هاي پیاوەکە هەرچی بەدبەختی و نەهامەتی ڕووی لە تو کردیە. ڕاز دەکەی ژناکە بەڕام بڕوان پێ بکە بە ژیانم نەویستیتم نە لە دوو گەڕایمە. جێمەدێ دنیا ئەوەندەی ناینی. جێ نەدەمێ ها؟ تو دەزانی هەژاری یعنی چی؟ ئەتو دەزانی هەژاری کو پیاوی لە ڕەگ و ڕیشە دەردەینی؟ ئەتو دەزانی هەژاری کو پیاوی بێقیمەت و هیچ و پووز دەکا؟ پیاوەک ئەگەر هەژاری ڕووی تێکرد ئەگەر ڕۆستەمی مازەندەران بی کەس خۆی تێناگەینێ. نزیکترین خزمی دەبیتە دوژمنی. کابرایەکیش ئەگەر ڕووی دەوڵەمەندی ڕووی تێکرد هیچ و پوچترین کەس بی لە ناو ئەو ملەتەی بە حەیاتی لە ناو مەجلیسەکی دوو قسەی چاچی نەکردبی دوو فرسی بینی 50 کەس دەستە سەرسنگ دەبۆ ڕادەوەستی. ئەوە هەژاریە. ئەمن هیچ لە قسەکانکی تێ ناگەم. مەقسەدت چییە؟ مشکلەی من تو ئەوەیە. مشکلەی من تو ئەتو لە من ناگەی. تو هەموو دەمێ بە فەسلەفە و فەسلەفەیە چییە بەوی قسەیەکەی؟ ئەمە چ لە تو تێگەم یان چ؟ خانە قرتت فەسلەفە نییە. ئەدی چییە؟ فەلسەفەیە فەلسەفە. فەلسەفەکەی نیش دەزانی چییە؟ چییە؟ من منداڵم گوتە منداڵ. دەبی پاشی چار ڕۆژی دی منداڵی منی حەسەن ئاغەی بەڕووتی بچنە مەکتەبێ ئەگە دەبیت پێم دەردەچی گرانە بەس چ بکەی؟ چ کرێت یانی؟ ئەدی منداڵ لەو دووی دانیشتنەوە گەرەبان لاکە بێ نانی بخۆن. ما هێمن وەرن بابە وەرن نانی بخۆن. وەرن بچمەوە وەرن ها کۆ دیسە قەپۆزن لەو لای دەکەین. هەدی چ بکەم؟ هەدی چ بکەم؟ ئەدی خیندن لەگە خیندنە گەیشتە چێندرێت دەخینی ناخینی بە خێرا خۆت. ئەوە دەخینم و ناجح بووم ناجحش نەبووم لۆ ساڵە چکە؟ هەر ئەوها ئەت ئەوها بیر دەکەیەوە دەزانێت تو زۆر بێویژدانی کورە تو دەزانی ئەمن سەلۆت و ماندی دەبم شەو و ڕۆژ. ئەتو دەزانی ئەمن چ عەزابەکی دەچێشم شەو و ڕۆژ لەبەرەوەی ئەتو مستەقبەلێک دانی لە بۆ خۆت. ها ئەوەش هەموو بیرکردنەوەی تووە. ئەتو سگت بە خۆت ناسوتێ 1 ساڵ هاتوچێ ئەو مەکتەبەی دەکەی لەسەر ئەو تەختە ڕقەیدا دەنیشی. ئێکاکە گە زگت بە خۆت ناسوتێ زگت بە من بسووتێ شەو ڕۆژ لۆت غار دەدەم. حەسەن ئاغا چت لەومە کردێت و کوڕی عالم و ئەپرادۆی داژەم تازەوە پاسکیلی داژەم پەیدا لە پاسکیلی دەم بە پاسکیلی دەچمە مەکتەبێ چت لەومە کردێت ئەمە شایە. ئاوا پرادۆ یانێ تو بیر لە پرادۆی دەکەیەوە. ئەوەی کە لۆمان کردی و شەو ڕۆژ لۆت غار دەدەین و غارماندا هەمووی بە ئاوێداچ هیچ منەتت پێ نییە. وانە معنای وەیە ئەستێرەشت لۆ لە ئاسمانێ بینینە خوارێ و لە پێشت دانین هەر منەتت پێ نییە. وانە بەس بارژێم لێ بگرە کورە و چاوت بکەوە. ئەوانەی سواری پرادۆی دەبن هەندەچیان بەس بە خۆیان دەزانن کویان پەیدا کردیە. تێگەیشتی ئەو حاڵەی کە ئەوان پێی پەیدا دەکەن ئەمن نایکەم و پێشم ناکرێت. تێگەیشتی هاو دەزانی چێ حەسەن ئاغام هەر جارێ دێمە سەر نانێت و دەکەی بەزمی خۆت. تو دەست پێ کردە واز ناینی؟ ئەو قڕە دێتە سەر نانێت وازی لێ ناینی؟ ئەرێ چم گۆتیە؟ دایمە مناقەشەی لەگەرەکەی. مناقەشەی چم لەگە کردێ پێی دەرێن بخینە لۆ مستەقبەلی خۆت خۆ لۆ من نییە. عەجایب. هێمن
ئەگەر تۆ بابە باباجان زۆر باش دەخین ئیشان نازیحتەوە بەڕاستە ڕاستە ماتشم دە بابەی ئەمنیش وعدت دەدەمێ زوان بخینی و نازیح بی چت بێلو دەکڕ باشە بابە دیاڵە حیات كريم دور بامورة تساوى كمورة يا اخوة بخير كوي بيان باش سايمة تساوى ماتش كمتو كوي والله باش أنا باشا ما دخلنا بيوم بالسوار ساعتك حتى نيم لدرك إذا بتونا أدري تنبل ممن كل دوازة وتنبلي بينك هاك برو بابرون بسينا بازار يمنيك دنيا تسبيع وأشام هذي بسم مزادي بكم بابي من لسان كاسبي أدي تسب كان تقدمي داري شكز دينار كددات إيه لا والله كسب فلسة شنو تكس يلا تساوى كم دي عزري حاضر يلا بابرون دي يلا يلا تساوى من دروح اخو حافظ يلا پیاوەکە پیاوەکە چیەوە دەفرۆشم نافرۆشم چ دەفرۆشی سعاتەکەی خۆم دەفرۆشم چییە؟ ئێ دەبڕۆ بیفرۆشە ئی باشە باش نابی مشتریەکی ببینمەوە قەدری ئەو سعاتەی بزانی ها ئەتو دەزانی ئەمن ئەو سعاتم چەند خۆش دەوێت لەکنم چەند گەورەیە دەمێ ئەوی بیدەمێ ئەوها قەدری بزانی ئێ دەبڕۆ بیدە خزم و کەسە دەمە خزم و کەسان ئالۆ واللهی بفرۆشمە هەموو کەسی نایفرۆشمە خزم و کەسان هەتا برێن حەسەناغە ئیفلاسی کردیە ئەو جارە هەر بە جارێکی مەرحەبام نەکەن قەت نایەن فرۆشمێ ئێ دەبڕۆ بی بە بازاڕێ چ زۆرە دوکان زۆرە وەڵاوە دەکەم لەوێش لە دوو دوکانێکی دەگەڕێم کە زۆر قەدری سەعاتەکەی بزانی زۆر چاکە دەی بەمە بازاری ڕاست دەکەی السلام عليكم. السلام تساوي بخير قبل والله من كريار نيمة فلوس يارم لا تبيها والله أو ساعتين دم ينفوش باي تندية باي $200 يعني 200,000 $200 اگر او ظروف نبي ب $200,000 شت نادمي قصي راستي بيمليون او هر 200,000 ديني مش كادمي دمن بدا من نافرشم بدا ساعاتي دي بس ساعاتك بيت احمد سلبي وريرة كاكا وريرة بابا وتسبيع الناس دارمان هي بخوي قسان دكا بخوي رنجي دروز دكا بخوي دبتا امينا بخوي دبتا قلوب وريرة بابا وتسبيع الناس دارمان هي ورا كاكا او تسبيع عيد فروشين ورا كاكا وريرة تساوى كم ورا بابا او تسبيع الناس دار بخوي برق ذاتوا وريرة بابا كم وريرة بخير بماما او تسبيع انيا خاصبو تدروس كرا بخوي تسبيع شي ناس دار ماما لولي مناكري حق وخاص لهمنا تسبيع لو دستي تو هر زور زوانا مش تساكر باشه بتسمي ده فلوسي هرزانا 25,000 سام 25,000 لو تشي 25,000 بابا يا كاكا ما عمليات وش تفيد اي 5,000 اوي 5,000 يا خوي 5,000 يا برو تا بوليس بانك دي برو أنا لو بوليس من البنك دكي لو وماري بابتم نخوارديا تسبيحك أخو ألماس نيا باشا كاكا باشا نما قولي ما كده تلوها تورده بتساوكا كتورنا بما تون قصنا قد قدر بانك بوليس زانك توشي سبي خويا بوص بيني خويا رزق ما مضي يا ربي وتسبت كرا
خۆ دیتێ دەرێ قازی باشە کاکە قازم بەس وازمانی بینە با لۆقمە دوود نەریش پێ چاوەکەم آخر سوزانم مەیمونی گوڕی باشە کاکە بۆش قایلی مەیمونی گوڕینە هەردوو ساویشما کۆرەی بەس بڕ وازمانی بینە مامە جان کورە خۆ کەلچ قسە کردی نییە وەرێرە کاکە وەرێرە ئەو تەسبیحەت جوانەمانەیە وەرە کاکە بەخۆی قسان دەکاتن وەرێرە با بخير بن فضلي زحمة نبي ساعة سنة ساعة دونيوة دونيوة شارع لباشا ساعات دونيوة لباش نية شاوكم شارع ساعات تو لباشا كاكت لباش نية تواوا يخو بزوري نية شارێک لە پاشە ئەجە باشە کاکە ئەوکەوە مشکلەی تووە سعاتی خۆ مەبا لە پاش ڕێکو ئەگەر چارێک لە پاش بێت و معنای چارێک لە دەوامی تاخیر دەبی چارێکە گوڵاتەکەت لە ئیشوکاری تاخیر دەبی ئیبرامە تو چیشت هەیە خۆ تو بەڕێوەبەری گشتی سامانە سروشتیەکان نی ئەتو چ عیلاقەت بۆی هەیە ئایا ئەمە تاخیر دەبم لە دەوامیان تاخیر کو مشکلەی من نییە ئەتو احترامی دەبی وەختی بگری لا حول ولا قوة چارێک لە پاش بێت و چارێک لە دەوامی تاخیر دەبی لە ئیشی تاخیر دەبی لا حول ولا قوة إلا بالله کاکە لە پاشە لە پاش نییە ئەوە مشکلەی تو نییە مشکلەی خۆمە با لە پاش مشکلەی هەموو وڵاتەکەیە دەرە با پێ بڵێم سەعاتت چارێک لە پاش بی چارێک لە حەیات تاخیر دەبی ئێ تو هەم کە چیشت بەسەردا هەیە حەیاتم تاخیر دەبی حەیاتم بە پێش دەکەوی سعاتم بە پێش دەکەوی سعاتم بە پاش دەکەوی ئەوە مشکلەی تووە بە قسەی من دەکەی چارێک دەریە پێش لا حول ولا قوة إلا بالله زانە خدایە ئەو بەڵایە ئەمن تووشی بوویمە کاکە تۆم کە چت لە من دەوێت ها دەمەوێت سعاتەکەت چاکەیەوە چا ناکەمەوە کاکە سعاتی خۆم نییە دەبی چاکەیەوە ئەلوەقت و کەس سەیف قلنجە هەمووی کاکە سعاتی خۆمە چای ناکەمەوە بڕۆیە قەشم بەردە ئیهانەشم دەکەی لە سەحالی خۆم کورە ئیهانە ناکەم دەبڕۆیە قەم بەردە بەخۆمەوە عەسابم پێت دەبڕۆیە قەم بەردە دەستت بڕۆ وازم لێ بینە بڕۆ چاوەکەم ئەمە دەبێت وەزعەکەی چاکەمەوە سعاتی تو چارێک لە پاشە چارێکەک بینە پێش کاکە گیان هەر وەزعەکی بە سعاتی من چابی ئەمن چای ناکەم دەبڕۆیە قەم بەردە و دەبڕۆ دووە عەسەبی دەبی زوو تۆڕە دەبێتەوە کورە تو لە عەسابم دەدێ دەرێ سعاتت لە پاشە رازیمە لە پاشە هەر رازینی رازیمە لە پێشە هەر رازینی دەبڕۆیە قەم بەردە و چێ لۆی قەیم دوی هانەی من دەکەی لا حول ولا قوة إلا بالله ئەمە پێ دەڵێم لە پاشە بڵێ بەلێ لە پاشە چارێک سعاتی خۆت بینە پێش کاکە دەبڕۆیە قەم بەردە وکە تو بەڵای تووشی من بووی خۆ بەڵانی ئێ دەبڕۆیە قەم بەردە و بەڕاستی تو بەڕاستیمە دەبڕۆیە قەم بەردە بڕۆ زەلەر دەکەی دەبڕۆ بزانم چ دەکەی بڕۆ زەلەر دەکەی زەلەر دەکەم دەبڕۆ بزانم چ دەکەی کە با دەبڵێ پارەی چایەکەشم بدەیت دەبڕۆ تو جارەیەکەی من بەردە لا حول ولا قوة إلا بالله زەرە و بەڵایی تووشی بووینە ئەم ماما ئەتو سەری خۆت بەلاش دێشێنی ئەوەندە مناقەشە لەگەڵ کابرای مەکەڕێ کوڕم ئەمە ڕێزم گرت و چام لۆ گاز کرد و
زانە بووە چ زەخ نەبووتەک لە من دەزانم ماما بەس ڕۆژی چەند نەفەر دێتە ئێرە ئەو کابرا تەشقەڵیان پێ دەکەن چاکانشمان نەخۆ چاچی گەرمە بینم ناخۆم پێم ناخۆی سەر و دری گرتم ئەوە دزەکەیە دەدەی هەستە پێشمان کەوەستا کورە دزی چ هاي ساعات لما نزي کورە ئەمە سعاتم لە تو دزیان هەی زاڵم ماما وەختی مناقەشەی نییە هەستە پێشمان کەولۆ مەخفەری احترام قرتيا سام لو قاس كرديا ريزم قرتيا واك ساعتك الزنبر اولا سيدي تمشي لا حول ولا قوة إلا بالله كورە کاکە ئەمن ساملۆوی کڕیا کورە ئەتو پێشە من لێرە بوویان ئەمن پێشە ازاي تم بالعكس قصيدك ماما دەزانی چیە قسەی کاکەی تەواوە هەستە پێشمانکەوە ئەمە واجب خۆمان جێبەجێ دەکەن هەستە وەختی کورە تەواوی چی ئەوە درۆی دەکا ئەوە مناقەشەی هەستە ئەوە وڵای درۆی دەکا درۆ پێشمانکەوە کورە درۆی دەکا کاکە وەڵڵا درۆی دەکا ساعتي على من ودتي ها وەرێرە بابە تەزبیع مەزاد الساعة بەکەی فەقیرە دەفرۆشی وەرێرە مادی نەبی بەخێر بێ کاچی من ئەوە دەفرۆشی کاکە مەزاد دەکەین چێ دینارێکمان زیاتر بدا تێ دەدەینەوێ بە 2000 ها یا کاکە مەزاد دەکەی تێناگەیت و بابی من ئەو کە دەڕاوەسە بە 2000 بیدەم و خلاص كهربانية کولێ بابەوە کارەبایە شێ بڕۆ ماری کارەبای بژێنە لە زۆر یەکسەر ڕۆ ناکدەتەوە مەزادە کاکە 2000 کاکە كاكا 3000 3000 لێرە کاکە 3000 بابە کەم 5000 لێر کۆنە لەکەم مامەی ڕاوەسە 8000 بابە ڕاوەستانی ئەمەش زیاد دەکەی کاکە ئەمەش تەماعی ما تێدایە 9000 9000 بابم 9000 نونی وا لێرە نونی وا لێرە چی بابم ئەمە زیاد دەکە بە توش زیاد دەکە 11 12 ئەوە لە ڕخەو زەلامەی 15 ئەرە وەڵڵە 15 مامە گیان 15 کاکە 16 16 بیکە 20 20 لێرە یعنی چیە تو هەر زیاد دەکەی کاکە 20 21 22 23 24 لەرچی هەمووتان 26 کورەوە 27 و بینە شاپل خەر بندێ ئەو 27 کاکە کەس نما مبارەکت بێ مبارەکە کاچوو مبارەک وەرە کاکە گەورەکە زەلامە گەورە دەویست بینە کاکە 27000 کەمان دێ بابە کاکە گوتمان 22 کاکە 22 کاچوون 27000 کەمان دێ ئیشمانەی بە معتەل نەبین بابۆی بابە حول ولا قوة إلا بالله خۆم توش کرد کاکە ئەو 25000 دینارە بەسە 25 بەسە کاکە نا وەڵڵە کاچوون ئەتو دەڕاوش قینە ئەو لە خۆت بە نەفەرەت پێ بڕۆوە پشیمان نابیەوە نا وەڵڵە حیاتم بڕۆ خوا لە گەربی دەی بای بام بەلاش ئەلاش خۆم توش کرد سەرچاو ئەڕۆ یەکێک بەدایەوە بوو خوا کەریمە لۆ سبەی کورە دەبەرم دەن بەر ئەم بۆتەرەی گەورەترین تاوانبارتان گرتێ لەو شارەی ئێ دەبەرم دەن هذا تو تزني ئەمن دزم هەی هیچ و پوچ لم قلت تزقوتم برديته بە پێشمان کە ئەو واجبی مەیە ئەدی ماما لەوەی زیاتر چێ ئەتو تاوانباری تاوانبار ئێستا لە بینە لای زابتی ئەگە تاوانباروی بە سزای خۆت دەبی ئەگەر تاوانباریش نەبی ئازاد دەکەی قسەیتی بڕۆ 25 زابتی یاسا سەروەری هەموو شتە چییە بڕۆ پێشماکەوە ساعتك بدنا گەورە دوو کەسمان گرتیا گووا یەکیان دزی کردووە جارێک دزەکەم لەو بینە ژۆری بەسەر چاو گەورە ئەوە دزەکەیە فەرم ماما کێشت چییە ماما وەڵا کێشەم چییە سبەینێ لە ماڵی هاتمە دەرێ سعاتێکم پێ بگوتم بە ئەو سعاتەی بفرۆشم ئیتر هەندێک گەڕان بیفرۆشم دوای بیرم کردەوە گوتم با بچم لە چایخانەی دانیشم چایەکی بخۆم بڕێک مێشکم ئیسراحەت بکە هیلاک و ماندی بوو وام کردێ دیتم کابرایە کار دەتەنیشتم دانیشت ئەمش ڕێزم گرت و بە خێراتنم کرد و چایەکم لۆبان کرد کچێکی پێچ بەمنی گۆ سعات چەندە گوتم سعات 10:30 ساعتەکەت غەڵەتە تەمەشام گوتم بابە ساعتی من غەڵەت نییە گوتی ساعتەکەت غەڵەتە چارێکێک لە پاشە گوتم باشە کاکە جۆ چ مشکلی تووە لە پاشە لەو خۆت بە ساعتشت کەبری گوتی نە ئەم بە تو دەرێم و ناشبی غەڵەت بی
بلام ساعاتی خۆمە غەڵەت دەبی نابی ئەوە عیلاقی بە خۆمەوە چیشی بەسەر تودا هەیە گوتی نابی ئەتو مۆزەفی نابی ساعتت لە پاش بی نابی لە پاش بی نابی لە پێش بینە و بەردە یعنی وەخت بوو مێشکم لە دەستی بتەقی ئاخری زۆر لێ تووڕە بووم گوتم کاکە چت لە من دەوێ گوتی نابی ساعتت لە پاش بی گوتم کاکە گیاندا هەستە بڕۆ یەقەم بەردە ئەتو بەڵا بوو تووشی من بووی ئەو ڕەبە و سبەینەی دەبڕۆ هەستە یەقەم بەردە بڕۆ گوتی ئیهانەم دەکەی گوتم هەنکۆ کوی تێدەگەی بگە دەبڕۆ گوتی باشە ئەو کە خۆت دەبینیەوە ئەمن بە فشەم وەرگرت ئیشەکەی دوو سێ دەقەی پێچوو تەمەشام کردێ دەبینم دوو پۆلیسی هینایە وەڵا پوختە ئەمنیان گرت گوتی ئەوە دزەکەیە دزەکەشم لەسەر چییە ئەو سعاتەم هینا بوو بفرۆشم ئەوە تەش سعاتەکە سعاتی خۆم و مافی خۆمی بەسەرەوە خوا دەزانێ ئی کەسی دیکەی نییە سەبرت هەبی مامە ئێستا چارە سەری دەکەم بڕۆنێ ئەو پیاوە بەو سەر سپێی دزی لە فەقیرێکی ئوشتو بکە گورە وەڵڵەهی غەدرە دووچ لە سمێناتەوە لە کاسبی دەکەم دەزانم هەبوو نەمووس یەک سعات لە دەستم بوو ئی باپیرە بوو ڕاست دزی مەلەوەی باپیرم ئەمری خوای کردیە هەزار ڕەحمەتی لێبی لەگە مردی خۆش زۆر سپاس ئەزماعین چ دەکەی وەسط باشە تو وەڵڵەهی باشە باش وا دەڕوا نا هەرە وەڵڵا یعنی باشە لە خوای بەزای الحەمدولله لەوەی باش ئەوە چییە لۆ خۆت براتم نابی حتى علاقة موتة شبيو لا هزار رحمة الله بابي وديا ربي ساعات جوان الناس كلها هزار بياو شي باش لازم كوب زي لا استمروا هو وش ولا بخسي باور نكر ها دفن فلس او صار خل هاي خوين دفن اخنا اكثر ما بيمشي هذا بعد 11 او خوين گەورە چاودێری ئەو پۆلیسم کرد کە لەگەر من بوو بە چای خۆم دیت پارەی لەو پیاوەی بەگرت کە گوایە دزی لێکراوە بڕۆ هەردووکیان لەم بینە ژۆرێ بەسەرچە باشە دیتت خۆت جەنابیشت بە جێی خۆت گوێت لێبوو ئەوە پۆلیسەکەی تو چی گوت مرحبا گەورە بەیانیت باش سەیدی دزەکە ڕاست دەکەی و دزەکەیە کورە بە شەڕەفت ئەتو شەرمێ ناکەی کورە تو حەیا ناکەی داناوەشەی داناڕزەی کورە تو نامری ئەمن دزیم لە تو کردیە کورە ئەتو چاد لۆ من کرد کورە هەی بێشەرم ئەتو نەهاتی لە تەنیشتە من دانیشتی ئەمن چاشم لە بۆ تو کڕی دزی دەکە و ناقەشەش دەکە ئەتو دزی لێکرایە گەورە ئەم لە چاخیان دانیشتم لە خۆم بە تەنێت چام نەخواردەوە ئەو پیاوە لە تەنیشتم دانیشت چەلبم بوو چایەکم لۆ گاز کردی احترام گرتیە بەس ساعاتەکەی دەستمی دیت دزی ئەفەندیە تۆ پیاوە دەیناسی بەرە سەیدی باش دەناسم چەندی بێ ئینسانێکی زۆر مؤدەبە زۆر بە ئەخلاقا خێریش دەکات سەیدی هەموو ڕەمەزانانیش زەکاتی دەدا زەکاتیش دەدەی بەڵێ زەکات کوڕە تو شەرم و حەیات بەخۆ نییە بۆ جرکە پیرۆزت لەبەرە بەرتێنیش وەردەگری ها شەرم ناکەیت و بختان بەو پیاوە بکەی سەیدی بیبە چێوە دەبەی لۆ سزنە سەیدی لە سزنێ ئێستا هەردووکتان دەتابمە بە ژۆرێ بەخۆم دەزانستان لێ دەکەم گەورەم ئافومان کە نەمازانی غەڵەتێک بۆ کردمان وەڵڵا حتا ئێستا سەد دزیم کردێ کەشفم یەکەم جارە کەشفم منداڵمان کچکۆکەیە منداڵ بەخێر بەستەزبانن دەبێ و پیاوە چی بەسەر هەڵێ قەدە وار تاخیر نەبووە هەست سەلامەت بی ئەو گوتی زوو دێمەوە هەردا هادیسە دەبڕۆ لە ناکەن تۆرتە جە لە خۆ تۆڕە دەکەی ئەدی کو تۆڵە نابم لە باتم لە دای کابا من چی بەسەر هات های بابەش سەم باش چی لۆمە کردیا تا لێی پرسم سد لەو کافەندی لەوەی زیاتر هێشتای پێ دەوێ سلام عليكم. عليكم السلام ورحمة الله بخير بي. قلت ما دكاني كريم يا؟ اي كريم يا وي كمالي كاكا. يعني اقول شريكن؟ بيك وين شي دكيت. ادي باشا تلوها بارده تلو جون دانانيشي. والله برق ما ديوم قلت مالكم برق بعسمو لو خيرها. ايش ما كريم يا كريم لكان دلا. والله اقر كريم لير كان بي امن دروم اقر امن بروم كريم لير كان بي يعني فرق ما نيما. هيك فرق ثانيه. لا. ادي قلتم كريم كان جنديتوا. كاكا كريم تصوانو كان يدتو لما انا شكاني تاو كو بيتو.
ئەمن ئیشم بە کەریمی هەیە کەریم کوڕم تێناگەی لە من باشە کاکە ئیش پێیاگە ئیشەکەت بە من جێبەجێ دەکرێتە لۆ جێبەجێکەم ئەخە ئیشەکەی من بە تو ناکرێتن ئیشەکەی من بە کەریمیە ئەمن مەزادێکم هەیە لێ کوانە دواتم کەریم خزممە بێتم لە بۆم مەزاد بکاتن ئەیدە باشە کاکە ئەجە مەزادکردن ئەو هەرای دەوێتن بینە من هەموو لۆ مەزاد دەکەم ئەخە تو نازانی ئەتو زەرەرم پێدەگەنی کەریم دەزانیتن کەریم خزممە نارێم والله بام مێکەچی باش خزمتە ئینشاڵڵە وچاتەوە پێی دەرێم ئەرێ ناوچە بوو بلێ مامە عەزا هاتبوو گوتی زوو بێتنەوە شیانەوە مەزاد بکاتن باشە بەسەر ئەو چاوەی ئەجە ئەو چاوەی ئەو چاوان ها ساغ و سەلامەت بن زەق و زەق بن باشە بەسەر چاو ئەخە لەبیر نەکەی وەرە بابە لەبیر ناکەم تللا لەبیر ناکەم دەزانین چییە؟ وەچی ئاتۆ پێی بێ دوای ئاکاگەنا بەخۆم دێمەوە ئەتوش نەسی بشەفیر دەکەم باشە کاکە باشە وەڵە پێی دەرم دەرم مامە عەزەت جان هاتبوو ئافەرین قوربانت بم تووڕەش نەبی ها کوڕم ئەم بەخۆم هات دەنگم گەورەیە دەی خوا شفات بدە ئینشاڵڵا بەس ئەبی نەکەی ئێ کورە بابە تللا لەبیر ناکەم باشە باش دیاڵە دەی سەرچاوم حافیز سەرچاوم ئەو مام عەزەوی یا عەزە دەنگ گەورە بوو کورەوە دەنگ بوو هەویمار خراپ دەتگۆڕان بۆیە پیانە دەیرە قسەشی لەگە بکات باشە کۆ مام عەزیام لۆ خۆم لێرکۆنە بکەم شاگر لۆ مەزادی خۆ سعیبی نییە دەنگەکی باش و نازداری هەیە هەزارەوە ما بتوشی کابرایەکی بێن لێرکۆنە دووسە شاپشمان تێیاردن نەبابنا لێگەڕێ هەر لە جێ خۆی بی هەتی بزانە ئەو کەریمە قەت برادەرشی چاچی هەیە دیگۆ خزمیشمە قڕم بەسەری ئەوە خزمی کەریمی بیتن وەڵە بابم کەریم لۆ هەر نابیتن خوا بەخێر بێەوە خۆ من دڵم ساقی برد هەر نەهاتێەوە تو گۆچتە من زوو دێمەوە وای ئەگە بزانیت چم بەسەر هات چ بوو؟ واللهی ئەگە ڕاستت پێبرە هەر خودا ڕەحمی کرد هەر سبەینێ زوو تووشی کابرایەکی بووم وەخت بوو تێری پڕی لێ بدەم ئیلۆ سەبەب واللهی نازانم شتەکە هات ئەوها نازانم کوو بوو یانی شت هەیە دێ بەس لەوی نەجاتم بوو تووشی کابرایەکی دی بوو ئەوە هەر نەکبەتەک بوو ئەگەر لۆت باسکەم بە دوو ڕۆژی خلاص نابی بەڵام ئەویست بەینێ ویستم لێی بدەم کاکە لێم بووە خدری زندە ئەوەندە ئینسانێکی باش بوو گوتی ئەوەی ئەتوو لە دوی دەکەڕێەوە ئەمنم بینە چت هێلۆت دەفرۆشم چت هێلۆت مەزاد دەکەم سەعاتەکەشی لێ وەرگرتم هەندێک پارەشی نەقدی دامێ گوتی هەر ئیشەکی ئەتوو هەیتت ئەمن لە خزمەت کەریم کورە کەریم چەند زارم بە تو گوتی کوڕمە هەر چ دەکەی بکە بەس دزیمەکە هاتی هەرم ئەم کەلە جات نەفەرەکە بابە کوبەیەکی بینیت کاکەم دزیکی دێ دەوێ نەفەرکە با وەکو بەشی لەوە نوێرکوانە کورە عیبە لە بۆ تو عیبە چەند زان بگوتی واز لەو دزی بینە واز لەو کلااو توشتانە بینە غەڵەتێک بوو کردما سوزان لە سەعاتش تێدەکەومە من کاکە بەخێر بێ خۆش بسەلامەت بێ چڕ و چاوە چێ لەگەرە برادەر من نوێ تعارفمان کردیە ئەجە کەریم دەزانی چیە ئەتو دوو قەزیە لەسەر ئێستا چییە قەزیەک ئەوەیە ئەتو دزیت کردیە قەزیە دومیشەوەیە بەرتیرت دایە چاوەکەم بە کەفیل بەرماندا و جارە خێر دەگاتی کورە لەبەر بڕۆ بە کەفیلی گوتە سەری میش لە قوڕەکەن ڕاستێت ئەدی کو بەس حکومەکە شت کەمە چ نییە چەندە وەڵی ئەعدام بارێ وەڵە کاکە زۆر بەخێر بێ خۆش بسەلامەت بێ چڕ و چاوە نازانم غەریبی لەبەر چاوە برادر من نادەم دەزانین ئەمن دەزانم سەگ لە قەسابخانەی نەتۆپی عمری 1000 ساڵە دەتەوە بوا بتۆپن لێرخوانە پێوەمە لە هەوامان ڕەفرێ لیمۆن دزیکی دێ و دەوێت کەبابی شۆ بینم